جەولەی پێنجەمی چامپیۆنس لیگ بەردەوامی هەیە و چوارشەممە 8 یاری ئەنجام دەدرێن. بەشێک لە یانەکان تەنیا بۆ پێشەنگی ڕیزبەندی یاری دەکەن و هەندێکیشیان یاری مەرگ و ژیان ئەنجام دەدەن لە پێناو ئەوەی لە قۆناغی کۆمەڵەکانەوە ماڵاوایی نەکەن. یەکێک لەو یانانەی کە تەنیا بە ئامانجی بردنەوە یاری دەکات مانچستەر یونایتد ئینگلیزیە و لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی گەڵەتەسەرای تورکی لە کاژمێر 8 و 45 خولەک. مانیو لە مۆرزەی چامپیۆنس لیگدا بە ئاستێکی خراپەوە دەرکەوتووە بە شێوەیەک کە لە 4 یاریدا بردنەوەیەک و 3 شکستی هەیە و بە 3 خاڵەوە لە کۆتاپلەی کۆمەڵەکەیدایە. لەبەرەوە تەنیا بردنەوە فریاد ڕەسی دەبێ تا لە جەولەی کۆتاییدا ڕوبەڕووی کێشەی گەورە نەبێتەوە. لە کۆمەڵەی سێمیشدا یانەی ڕیال مەدرید کە گەیشتنی بە قۆناغی 16 مسۆگەر کردووە لە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ میوانداری هەنەی ناپۆلی ئیتاڵی دەکات کە دەیەوێت لەو یاریەدا بگاتە هەمان قۆناغ. ڕیال لە 4 یاریە مۆرزەی چامپیۆنس لیگدا 4 یاری ئەنجامداوە و لە سەرجەمیان براوە بۆ و 9 گۆڵی تۆمار کردووە. بێلینگهام بە تۆمارکردنی 3 گۆڵ پێشەنگی گۆڵکارانی یانەکەیە و ڤینیسیۆس زۆرترین ئەسیستی هەیە و 2 گۆڵی بۆ هاوڕەکانی دروست کردووە. لە کۆمەڵەی چوارەمیشدا یانەی ئینتەر میلانی ئیتاڵی لە دەرەوە یاریگای خۆی ڕۆبەڕووی بەنفیکای پۆرتۆگالی دەبێتەوە و دەیەوێت بە بردنەوە لەو یاریەدا پارێزگاری لە پێشەنگی ڕیزبەندی بکا و چۆڵی نەکا بۆ ڕیال سۆسیداد کە میوانداری سالزبۆرگی نەمسایی دەکات. ئینتەر لە مۆرزەی چامپیۆنس لیگدا 10 خاڵی کۆکردوێتەوە لە 3 بردنەوە و یەکسانبوونێکدا و سەرکەوتنی بۆ قۆناغی 16 مسۆگەر کردووە. یاریزانەکانی ئەو یانەیە 5 گۆڵیان تۆمار کردووە و تەنیا 2 گۆڵیان لێکراوە. لە کۆمەڵەی دووەمیشدا یانەی سیڤیە ئیسپانی بەرامبەر ئاینتهۆڤن یاری دەکا و دەیەوێت بە بردنەوە لەو یاریەدا هیوای بۆ گەیشتن بە قۆناغی داهات و زیندوو بکاتەوە. ئارسناڵی ئینگلیزیش بە ئامانجی بردنەوە لە لانسی فەڕەنسی و سەرکەوتن بۆ قۆناغی 16 دەچێتە نێو یاریگاوە.